بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بنرانو بسراني برز خوشويست، سلام و رحمتي خواي پروردگار برجي بسر هم ولايك ماندا. خواي پروردگار عاقبت خير مان بكا، سر برز و سر فرازي دنيا و قيامت مان بكا، داهاتو مان لرابردو مان باشتر بكا، بمسلماني بمان جيني، بمسلماني بمان مريني، بمسلماني زيندي مان بكاتو إن شاء الله تعالى. خۆشەویستانم خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورسکە و عاقبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە ئینشاءالله. خۆشەویستانم، کە سەیری قورئانی پیرۆز دەکەین و لە ئاەتەکانی وردەبینەوە، بابەتێکی دیکە کە زۆر هەستیارە دێتە پێشمان و دێتە بەرچاومان و بە تایبەتی دەبێ هەڵوەستەی چاچی لە بەرامبەردا بکەین. ئەویش ئەوەمان بۆ دەردەکەوێت کاتێک کە لاپەڕەکانی قورئانی پیرۆز هەڵدەدەینەوە و لە خزمەتی ڕادەوەستین، ئەوەمان بۆ دەردەکەوێت کە ئینسانی موسڵمان، ئینسانی ئیماندار نابی بێ هەڵوێست و مەوقیف بێتن. ئینسانی ئیماندار، ئینسانی موسڵمان لە ژیانی دنیایدا نابێ بێ هەڵوێست بێ. خوای گەورە تەبارەک و تەعالا پەرژینێکی قایم بێ بۆ ئەهلی ئیمان، موسڵمانی بەس بۆ خواردن و خواردنەوە و ڕابواردن خەڵق نەکردووە. موسڵمان گەورەی موسڵمان بە هەڵوێستەکانیەتی، بە مەوقیفەکانیەتی. لەبەرەوەش تەماشەکە لە بابی زەم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە زەمی ئەهلی کوفر دەکات چ دەفەرمێ؟ دەفەرمێ قل تەمەتع بکوفریکە. یعنی ئینسانی ئیماندار دەبێت لەو قۆناغ و بەرحەلانە تێپەڕی بێتن. تەماشەکە لە شوێنێکی دیکە خوای گەورە کە زەمی ئەهلی کوفر دەکا دەفەرمێ یەئکولون ویتەمەتعون کەما تەئکل الئەنعام والنار مثوى لهم. یعنی تەشبیهیان دەکا بە حیاتی ئاژەڵی و ژیانی ئاژەڵی. ئینسان چۆن لەو قۆناغ و مەرحەلانە دەبێ گوزەرکات و تێپەڕێ، دەبێ خاوەن هەڵوێست و مەوقیف بێ. یعنی من تەماشە دەکەم بەڕاستی ئەمڕۆ موسڵمانانی دنیا ئەگەر لەو مەوقیفانە لەو ئاەتانە هەڵوەستە بکەن، وەزع بە نەوعێکی دیکە دەگۆڕێتن. مسلمانی بێلایەن وجودی نییە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. لە هیچ کون و قوشبنێکی ئەو دنیاە کەسێک نییە ناوی مسلمان بێ بڵێ من بێلایەنم. ئەوەی کە گوتی بێلایەنم ئەسڵەن لە ئیسلام و لە ئیمان و لە دین تێنەگەیشتووە. مسلمان دەبێ مەوقیفی خۆی ڕوونکاتەوە و دەبێ هەڵوێستی هەبێ بەرامبەر زوڵم و توغیان و نادادی و گەندەڵی و دزی و جەردەیی و کوفر و نیفاق و ئیلحاد و دەبێ ئینسانی مسلمان هەویەی خۆی ئاشکرا بکاتن و دژی ئەو شتانە بێتن، نەک هەر هەویەی خۆی ئاشکرا کاتن. لەبەرەوە خۆشەویستانی خۆم بەداخەوە دەڵێم کوفر سەقافەتێکی وای لە عالەمی ئیسلامی بڵاو کردوتەوە. یعنی مسلمانی چاک ئەوەیە مێشێش لە خۆ دەرنەکاتن. فەسادەکە گەیشتۆتە ناو ماڵت بە قوربان. تەماشای کچەکەت کە، تەماشای خێزانەکەت کە، تەماشای بووکەکەت کە، تەماشەکە ڕوت و قوتیان کردوونەوە، هەر تەقەی سەرت نایێت. چونکە گەر خراپە و خراپەکاری ڕووی لە کۆمەڵگە و مجتەماع کرد، ئەگەر خەڵکێک ڕوو بە ڕووی نەبووەوە قۆڵی مەردایەتی لێ هەڵنەماڵێ، ماڵ و منداڵی خۆشت دەگریتەوە. چ دەکەی ئەو کاتەی؟ لەبەرەوە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام
کاتێک کە دەفەرمێ من ڕەئا منکم منکەڕەن نەیفەرموو با پێ بکەنی، نەیفەرموو با بڵێ وەڵاو ئیشی من نییە عیلاقەم لێ نییە، فەلیوغەیڕه بیەدی، با بەدەست بیگۆڕی ئەو منکەڕەی. فەرموون ئەو منکەڕەی کە ئەمڕۆ هەیە لە عالەمی ئیسلامی، ئەگەر مسلمانان پیاو بین، خاوەن هەڵوێست و مەوقیف بین، بڕیار بدەین بەدەست ئەو منکەڕانە نێڵین، پیاو هەیە خراپە و خراپەکاری لە عالەمی ئیسلامیدا بەرپاکاتن؟ نەوەڵڵا. بەس پەرژینێکی قایم بێ دەڵێ ئالیکەکەم فرەدەنە پێش و ئالیکەکەی خۆش بێ و تەواو عیلاقەی لێنێ دنیا کاول بێت. چیە حکمی دەکا؟ بەرازێک حکمی دەکا، سەجێک حکمی دەکا، تاغوتێک حکمی دەکا، زاڵم و ستەمکارێک حکمی دەکا، گوێی لێ نییە، گوێی شۆڕ کردوونەوە، هەرچی بێتن دەڵێ وەلی ئەمری منە. کەی دین وایە عەزیزەکەی خۆم؟ کەی ئینسان تەماشای قورئان دەکا پێچەوانەی ئەو هەڵوێست و مەوقیفانەی ئەو قورئانە کە کەلامی خوایە تەبارەک و تەعالە. وەرە تەماشەکەن ژیانی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام. پێغەمبەرێکم بۆ بینەوە کە خوای گەورە تەبارەک و تەعالە ئەو پلە و پای پێدابی بیکردبی بە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام، بیگوت وەڵا چێشە و مشکلەی کۆمەڵگە عیلاقەی بە مندا نییە. ئیشاڵڵا خوای گەورە ناتوانی خوا هیدایەتیان لێ بەرێ وەڵڵا بە لەحزەیەک ئەدیشی تو چییە؟ پیاوەتی و شەهامەت و مەردایەتی و جوامێریت و لەکوێدایە عەزیزەکەی خۆم پێم بڵێ؟ ئێگە خوای گەورە هەموو شتێکی گۆڕێت و بێسەر حازرێ لاقی لە سەوەندە پیاوەکی هەندە نازداری لە بەخاتری تۆ شتانە بکاتن. گەورەی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام بێجگەلەوەی کە خوا هەڵی بژاردوون چاکترینی خەڵکی ناو کۆمەڵگەیان بوون، گەورەی پێغەمبەران لەوەدا بووە لەگەڵ زوڵم و ستەم و نادادی ڕوبەڕوو بوونەوە. زوڵم و ستەمیان قبول نەبووە، مجاملەی خزم و کەسەکانی خۆیان نەکردووە لەسەر ئەساسی کوفر و ئیلحاد و بێباوەڕی و خراپە و خراپەکاری. ئەگەر بەس بچینە خزمەت هەر یەکێک لەو پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵات وەسسەلام، خوای گەورە تەبارەک وتەعالە چەندان هەڵوێست و مەوقیفی عەجایبمان پێ دەڵێ لە قورئانی پیرۆز. ئەوەمان پێ دەڵێ ئینسانی ئیماندار نابێ بێ مەوقیف و بێ هەڵوێست بێ. لەبەرەوە ئاگاتان لێ بێتن کاکە بە جسم و بە لاشە پێت ناکرێت لە کاری ئیسلامی دابی، وەرە خوا قەڵەمێکی باشی پێداوی بەهرەمەندی لە نوویسین، درێغی مەکە، فەرموو بە نوویسین پشتگیری کاری ئیسلامی بکە. نەخوێندەواری بەهرەی نوویسینت پێ نەدراوە، دەوڵەمەندی بە پارە خزمەتی کاروان و سەحوەی ئیسلامی بکە، بۆی کە عوزرێکت هەبێ لە قیامەتە. عەزیزەکەم خوای گەورە لێت دەپرسی چت کرد بۆی کە ئەو دینەی منت بینێت و ئەو دینی ئیسلامت بینی کە ئەوەی کە حیسابی بۆ نەکرا لەو سەردەم و زروفەی تو دینی ئیسلام، بۆ تو چت کرد بۆی ئەو دینەی عەزیزکەیەوە؟ ئەتۆ چت کرد بۆی ئەو دینەی سەرخەی؟ وەڵامت چییە؟ وەڵامم چییە؟ لەبەرەوە بەڕاستی مسلمان نابێ بێ هەڵوێست و بێ مەوقیف و بێلایەن بێت. تەماشەکەم بچینە خزمەت کۆمەڵە ئاەتێک. خوای گەورە تەبارەک وتەعالە لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 110 دەفەرمێ كنتم خەیڕە ئومەتین ئوخریجەت للناس، چاکترین ئومەتن، بە ئومەتی محەممەد دەڵێ عەلەیهی السەڵات وەسسەلام، چاکترین ئومەتن کە هاتوونە سەر زەوی. بۆچی؟ ئوخریجەت للناس، وەکو کە ئەنەما خوا خەڵقی کردن بۆی کە ئێوە چاکە و فەضائیل لەگەڵ خەڵکیدا بکەن. ئەویش بەچی؟ بۆی نابڵێ وەڵا لەبەرەوەی بێدەنگن و پیاوی زۆر مؤدەب و پیاوی زۆر نوێشکردن و زۆر ڕۆژوو دەگرن و زۆر دوعا دەکەن و زۆر قورئان دەخوێنن. نە، دەفەرمێت تەئمڕونە بالمەعروف وتەنهەونە عەنی المونکەڕ، ئەمر بە چاکە و نەهی لە خەرابە دەکەن. خەرابەیەک دەبینی مەڵێ ئیشی من نییە، لەسەر کردەیەک بێ، لە خەڵکێکی عادی بێ، نسحەت و ئامۆژگاریەکی چاچی بکە، بەڕێک و پێچی، بە ئەدەبەوە، بە ئەخلاقەوە، بە زوبانێکی شیرن. ئەوە بەڕاستی ناکرێ ئەتۆ مەسەڵەن گوێی خۆت کەرکەی دوکانداری ئافرەتێک دێتە لات، دێتە دوکانەکەی کە لەبەری پێی تا تەوقی سەری بێشەرعیە، بەس لە بۆ شتەکەت لێ بکڕی دەست بە پێکەنین دەکەی و زاری دەگەڵ پان دەکەیەوە، ناڵێ خوشتی خۆم دایکەکەی خۆم بەوخوای بەو جوول و بەرگانە بچی و خزمەت خوای پەروەردگار شەرمەزار دەبی، بە ئەدەبەوە، ناڵێ میهانێکە، ناڵێ قسەی ناشێرنی پێ بڵێ.
پیاوێک دەبینی مەسەلەن گەنجێک دەبینی کە بەسوە ئینسان ناچێ بەسوە بە شەر ناچێ سەر و گوێلاکی خۆی وەکو کەڵە شێر لێ کردووە جلک و بەرگێکی دەبە کردو خوا دەزانی داخۆ چۆن چۆتە ناو ئەو جول و بەرگەی پێی بڵێ کوڕی خۆم بەس بڕۆ بەر ئاوێنەی بزانە داخوا لە خۆت ڕازیەت و ئەو شێواز و جول و بەرگە هی ئومەتی محەممەد نییە عەلەیهی سەڵات وسەلام بەس جوان نێرگە لە کێشێکە جغارە کێشێکە دەبێت ئەمر بە چاکەونەهی لە خراپە بکەی دەنا بە مجەڕەد بڵێ وەڵام من ئومەتی محەممەدی مە بەخوا ئەتو ئەو خەیریەتە دەتودانیە ئەتۆ ساقید بووی لەو خەریەتەی دوا کەوتووی ئەوجا لە سوورەتی الأعراف ئاەتی 104 خوای پەروەردگار تەبارەک وتەعالا قسەیەکی زۆر عەجایبمان بۆ باز دەکات بەنی ئیسرائیل خوای گەورە تەبارەک وتەعالا وەکو ئیمتیحان ڕاوی ڕۆژی شەممان لێ قەدەغە کردن ڕاوە ماسی لەسەر بەحرێ بوون قەدەری ئەو خوای ماسیەکان یەکشەم و جومعە و دووشەم و سێشەم و چارشەم و پێنجشەمان دەچوونە قوڵایی بەحرێ شەممان داهاتنە سەر ئاوێ مەمنوع ڕاو بکەنەوە ئیمتیحانە کاچی خۆم ئەو خوای کە ئەمری بەو ماسیانە کردو شەممەی بێن خۆ ئەو خوای دەتوانێت ئەمریشان بێ هەموو ڕۆژەکانی دیکە بێنە سەر بە ئیسراحەتی خۆ ڕاوێ بکاتن بەزان داخۆ چێ گوێڕایەڵ و ئەمر و فەرمانەکانی خوا جێبەجێ دەکاتن وەچێ بێ مەوقیف دەبێت چێ مەوقیف و هەڵوێستی دەبێتن هەڵدەستان ڕۆژێک ناد هەفتەک نادوە تەحەمولیان نەما جومعان تۆڕیاندا دەناوە شەممان ماسیەکە داهاتن پێوە دەبوون یەک شەمانیان لێ دەکردەوە یعنی کەئەنەما ئەمە ئەوە فێڵێ لە خوای دەکەن مەعاذ الله شەممان ڕاو نەکردیە یان قۆرتیان لێ دەدان شەممان داهاتن دەکەوتنە قۆرتەکان و یەک شەمان دەچوون دەریان دینان خەڵکێک کە دەزانێ ئینسانی ئیماندار و موسڵمان نابێ بێ مەوقیف و هەڵوێز بێ نەسحەت و ئامۆژگاریان کرد کاکە و پێچەوانەی شەریعەتی خوایە خوانە هی لێ کردوون کوڕە خوا غەزەبمان لێ دەگریتن کۆمەڵێکی کوڕە چیش و پێدانا عیلاقە و پێدا دەزەکڵاوی خۆ بگرە بانە با عیلاقەت پێدا چێت و خۆ دەگەڵەوی ناچێ قەبرێت و دەگەڵەوی حەشر ناکرێت و کوڕە هەی قورمە ساغ کوڕە کو ناچێ کو دەگەڵەوی حەشر ناکرێ کوڕە کو غەزەبت لێ ناگرێت دەگەڵەوی تەماشا کە خوای گەورە تەبارەک وتەعالا فەرمێ وإذ قالت أمة منهم لم تعظون قوما الله مهلكهم أو معذبهم عذابا شديدا وەرە چیشتان پێدا خوا غەزەبەیان لێ دەگریویان خوای گەورە لە بەینیان دەبایان ئەنگۆ عیلاقە پێدا چنە ئەو جۆرانە ئێستانە کە زۆرن لە عالەمی ئیسلامی بەداخەوە دەڵێ بەڵام خاوەن هەڵوێست و مەوقیف و جوامێرەکان چیان گۆ قالوا معذرة إلى ربكم ولعلهم يتقون والله کاچی خۆم ئەمە بارچی خۆمان هەڵدەستین بۆی وەڵامێکمان پێبێ بۆ لای خوای خۆمان سبەینێ خوای پەروەردگار فەرمووی ئەو منکەڕە هەبوو لە ناوتان مەوقیفتان چ بوو ئەوڕۆ گەورەترین منکەڕ خراپترین منکەڕ لە عالەمی ئیسلامی بوونی ئەحزابی عەلمانیە مەوقیفی موسڵمانان چییە چەند موسڵمان ئەندامن لە ئەحزابی عەلمانی چەند موسڵمان دەنگدەری ئەحزابی عەلمانین لەفکرتان چوو نوێنەری با ناوی هیچ حیزبێکی نەدەم نوێنەری سەرجەم حیزب عەلمانیەکانتان چوونە سەفارەتی فەڕەنسا دیفاعیان لە ماکرۆنی بێدین و هەڵوێستەکەی کرد کە بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەرەکەتان کرد عەلەیهی سەڵات وسەلام لەبیرتان چوو مووقیفتان چی خوای گەورە لێتان دەپرسیتەوە معذرة إلى ربكم ولعلهم يتقون بەشقم نسحەت ئامۆژگاریەکەی ئێمەش سوودیان پێ بکەینی چونکە جاری وە بە کابرای نەڵێ کاکەوە کوفرە ئەوە نیفاقە ئەوە خراپە ئەوە بیدعەتە ئەوە مەعسیەتە کابرا هەر ڕشتر دەبی لەسەری ئەتو پێی بڵێ با بەخسێت نەکات تەماشەکەن سوورەتی غافیر کاتێک کە فیرعون هەندێک دەڵێن ئامۆزای فیرعون بووە ئیمانی بە موسا هێناوە عەلەیهی سەڵات وسەلام وەکو گوتم ئیماندار نابێ بێ مەوقیف و هەڵوێز بێ کاتێک کە پلان دادنێن بۆ شەهیدکردنی موسا عەلەیهی سەڵات وسەلام خۆ بێدەنگ ناکات دەڵێ بامیش بێدەنگ بم مەگە لەمیش بدەن مەگە سەریمیش بپەڕینن لە سوورەتی غافیر ئاەتی 28 خوای گەورە دەفەرمێ وقال رجل مؤمن من آل فرعون يكتم إيمانه نەیانزانیوە کە ئیماندارە
بەڵام کە نەشیان زانی و ئیماندارە واجبی کردو لەسەر خۆ نابێ بێ موقیف و بێ هەڵوێز بێتن. ئەتەقتلون رجلا أن يقول ربي الله وقد جاءكم بالبينات من ربكم وإن يك كاذبا فعليه كذب وإن يك صادقا يصبكم بعض الذي يعدكم إن الله لا يهدي من هو مسرف كذاب. ئەو لێرە ناتوانم بسمە ناو بابەتێکی بڕۆن سوورەتی غافر بخوێن و بزان چ عەجایبات و چ پند و عیبرەتێکی بۆ ئێمە تێدایە. بێدەنگ نابێ کە بێدەنگ نابێ کە ئەنەما واش خۆ پیشان دەدا کە ئەو پیاوەی هەنا ناسی موسای هەنا ناسی ئیمانیشی پێهێناوە. ئەتەقتلون رجلا أن يقول ربي الله بەس لەسەرەوەی کە پیاوێک دەکوژن کە بڵێ ئەڵڵا خوای منە ها وقد جاءكم بالبينات هەمووش لە مەجلیسێ بووم دەگەڵەنگۆ کاکە بەخوا حجە و بڕهانێکی پێبوون بەڵگەی پێشان داین لۆ خۆ لە خەتی 36 دەین لۆ خۆ جێلکەین ئەدی کوڕ لە مەجلیسێ نەبووین داوای حجە و بەڵگەت لێکرد فیرعون دوو حجە و بەڵگەی پێشان دای لەفکرت چوو. ئینسانی ئیماندار نابێ بێ موقیف بێتن. ئەو جاوەرن تەماشەکەن هەر لە سوورەتی ئەعراف لە سوورەتی الأعراف ئاەتی 85 شعیب عليه الصلاة والسلام پێغەمبەرێکی خوا بووە ڕازی نەبووە کە قەومەکەی فێڵ و فرت لە میزان و لە تەرازوودا بکەن ڕوبەڕوویان بۆتەوە ناکرێ ئینسان بێ موقیف بێ. وإلى مدين أخاهم شعيبا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره قد جاءتكم بينة من ربكم فأوفوا الكيل والميزان ولا تبخسوا الناس أشياءهم ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها ذلكم خير لكم إن كنتم مؤمنين. موقفك يزورون أشكره قالت كردن بخلشي بێڕێزی کردن بە خەڵکی فێڵکردن لە تەرازوو هەرچی هەبێتن ئینسانی ئیماندار دەبێت ڕوبەڕووی بوەستێتەوە. ئەوجا تەماشەکەن پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وسەلام هەرسی لەسەر ئەوەی کە ڕوبەڕوو بۆتەوە لەگەڵ زوڵم و ستەم و نادادی و خەڵکی تەشجیع کردووە کە چابێت و کە باش بێ ئەگە بڵێم زێدە ڕۆیشی کردو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وەکو بڵێ بەرچاوڕوونیەکی دەداتێک هەندە خۆی ماندوونەکە لەعەلەکە باخیع نەفسەکە ئەللا یەکونوا مؤمنین هەتووەکەوە ئەی موحەممەد چیوە ما خۆت بە هیلاک دێت ئەو خەڵکە هەموو ئیمان دێنی ئەو ئیشی تو نییە. تەماشەکە سوورەتی عەبەسە لەسەر چاتە خوارەوە لەسەر ئەوەی کە پێغەمبەر بێ موقیف نییە عەلەیهی سەڵات وسەلام بەرامبەر بە سەرکردە و ڕؤوسی کوفری قوڕەیش خەریکی دەعوە و بانگەوازە لەسەر ئەو کوفر و ئیلحادەی وەلایان نایێت بیانهێنێتە ناو دایرەی ئیسلام. عەبەسە وەتەوەلە ئەن جاءەه الأعمى ئەوە هۆکارەکەیتی. ئەوجا ئاخر شت تەماشەی سوورەتی یاسین کەن. خوای گەورە تەبارەک و تەعالە دوو پێغەمبەری ناردن بۆ عەلەیهیمو سەڵات وسەلام بۆ گوندێکی خەڵکەکە ئیمانی پێی نەینان پێغەمبەرێکی دیکەی بۆ ناردنەوە سێ پێغەمبەر عەلەیهیمو سەڵام هەر ئیمانیان نەینا. لەو ئەسنایەیدا پیاوێک لە ئەو پەڕی گوند مسلمان دەبێ کە هەندێک دەڵێن حەبیبی نەجارە ئەو پیاو کە دەبینی خەڵکەکە کۆ بۆتەوە و باوەڕ بە پێغەمبەران ناینی عەلەیهیمو سەڵام خۆ بێدەنگ نەکردو بڵێ جا کۆڕم چیشە ئەو خەڵکە هەمووی یانی کەس ئیمانی پێ نییە من لە هەمان چاترم. وجاء من أقصى المدينة رجل يسعى أو پەڕی گوندی خەڵک پیاوێک دێتن بە غاردان بە سەریعی دەڕوە سعی یانی ڕۆیشتنێکی بەپەلە. قال يا قوم اتبعوا المرسلين خەڵکی بە دوای پێغەمبەران کەون عەلەیهیمو سەڵات وسەلام ئەوە ڕێبازی ڕاستە ئەوە مەنهەجی تەواوە. پاش مناقەشەیەکی زۆر کە کاتەکەمان ئەوەندە نەماوە کە بە تەفسیل بسمە خزمەتی دەڵێ خەڵکی گوێ بگرن من ئیمانم بە خواکەی ئێوە هێناوە إني آمنت بربكم فاسمعون ئەو چاک گوێ بگرن و یعنی ئەو خوای گۆشە هەر خوای من نییە هەر خوای پێغەمبەران نییە خوای هەموو لایەکمانە ئیمانم پێهێنا کە ئیمان دێنی ڕاست شەهیدی دەکەن زابینە خوا چ ڕێز لەو کەسەی دەگرێت کە بێ موقیف و بێ هەڵوێست نییە ئەوەت بینە بەرچاوی خود لە فکرت نەچێتن ڕاست کە شەهیدی دەکەن و کە شەهید دەبێ یەک داواکاری لە خوای گەورە دەکات تەبارەک و تەعالا دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ قیلە دخولی الجەنە کە شەهید دەبێ ڕاست دەفەرمێ دەڵێ بڕۆ بەهەشتێ ئەو چ دەڵێ
قال يا ليت قومي يعلمون خۆزیا خوایە گیان قومی من خەڵکی ئەو گوندەی بزانی لەسەر ئەو مەوقیفەی کە من هەم بوو چ ڕێزێکت لێ ناوم. خوای گەورە تەبارەک و تەعالا گەورەی و حەزەمەتێکی بەو پیاوی دەبەخشێ نەک هەر قەومەکەوی بە هەموو دنیای دەناسێنێتن. ئێستا بە هەزاران ساڵ لێ دوورکەوتین و لە چێمان زانیەوە؟ لەخوامان زانی کە ئینسانی خاوەن مووقیف و هەڵوێست ڕێزرێگیراوە لەلایەن خوای پەروەردگار و ئینسانێک کە بێ مووقیف و بێ هەڵوێست بێ هەر بەگچکەی دەژی بەگچکەیش دەمری و لە بینیش دەچێتن. دەفەرمێ چی؟ یا قال يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين. يا ربي خوای بۆ خاتر ئیسمی عەزەمی خۆتکەی لە خاوەن هەڵوێست و مەوقیفەکانمان حیساب بکەی وامان لێ نەکەی طموحی ئەو دنیای خۆشیەکانی ئەو دنیای مەلەذاتی ئەو دنیای بێ مەوقیف و بێ هەڵوێستمان کاتن. چونکە ئینسان خۆشەویستانی خۆم کە بێ هەڵوێستی و بێ مەوقیفی هەڵدەبژێری کۆمەڵە شتێکن، یان لە خەمی خێزانیدا، یان لە خەمی منداڵەکانیدا، یان لە خەمی دەسەڵاتەکەیدا، یان لە خەمی پارە و سەرەت و سامانەکەیدا، یان لە خەمی قەسر و کۆشکەکەیدا، یان لە خەمی باخ و باخاتەکەیدا، قڕ و سەروان هەمان بەجێ دێڵی بە مەوقیف و بە هەڵوێستەوە بە ئیمانێکی کامڵ کە سبەینێکە شانازی بکەی خوای گەورە تەبارەک و تەعالا لێی پرسی مەوقیفت چ بوو بڵێ خوای ئەو مەوقیفەکانی منن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.